لە 8 تەمووزەوە تاوەکو 21 ئاب هەموو هەوڵەکان بۆ دوورخستنەوەی لاهور بوون. هێشتا خەڵکی کوردستان ڕووداوەکانی دوای 8 تەمووزیان لەبیر نەکردووە، کەچی دیسان بە بیان و شێوازێکی تونتر و جیاواز ئەمجارەیان بە چەکی قورسی وەک درۆن و تانک هێرش کرایە سەر لاهور شێخ جەنگی، ئامۆزای باپڵ تاڵەبانی و هاوسەرۆکی پێشووی یەکێتی نیشتمانی کوردستان. 8 تەمووز بوو، باپڵ تاڵەبانی بانگەشەی ئەوەی کرد لاهوری ئامۆزان ویستویەتی ژەهر خواردن بکات. دوای ئەمە سیناریۆکان و بیانوەکان بۆ دوورخستنەوەی لاهور شێخ جەنگی لەلایەن یەکێتیەوە دەستی پێکرد. لە هاوسەرۆکایەتی یەکێتی دوور خرایەوە، نەک هەر لاهور بەڵکو چەندین کەسی دیکەش لە پۆستە گرنگ و باڵەکانی یەکێتی دوور خرانەوە. ئەمانەش بە بیانووی هەوڵ و کردەوەی تیرۆریستی کە لە ڕاستیدا هیچ بنەمایەکی ڕاست و دروستی نەبوو، مەبەستی تاڵەبانی تەنیا بەدەستەوەگرتنی گشتی جومگەکانی دەسەڵات لە ناو یەکێتیدا بوو. 8 تەمووز و دەیان بیانووی دیکە و دەست نەپاراستنی هێزەکانی کۆماندۆ و دژە تیرۆر لە سلێمانی وەکو کوشتن و تاڵان و بڕۆ، هەروەها تۆمە دروستکردن و تاوانبارکردنی کەسایەتیەکانی شارەکە لەو بەرنامە و پڕۆژانە بوون کە تاوەکو 21 ئابی ئەمساڵ بەردەوام بوون. هێزێکی وەکو دژە تیرۆر و کۆماندۆ لەم ڕۆژەدا هەڵیان کوتایە سەر ماڵی لاهور شێخ جەنگی و لالەزار. ئەوان نەک هەردەستیان لە جوانیەکان و سیمای سلێمانی نەپاراست، بەڵکو تەنانەت بوونەهۆی کاولکردنی ماڵی خەڵک و نەیان زانی لالەزار کامەشە، چونکە بەهەڵا هەڵیان کوتایە سەر ماڵی هاوڵاتیەک بە ناوی عومار حەمەفەرەج و پێیان وابوو ماڵی لاهورە. ئەوان تەنیا لە وێرانکردن و کوشتندا دەستیان هەبوو، نەک جێگیرکردنی ئارامی و چەسپاندنی یاسادا.